سلااو لە بینەرانی بیکەیفۆ. من لە ماڵی خوشکەمم، هاوڕێیەکی خۆم و نزیکیشە. بەدەر لەوەی کە هاوڕێی خۆمە، ڕاستیەکانی ژیانی دەمەوێت لە زاری خۆیەوە. خاوەنی ئەم بزنزەیە دەیدوێنم و هاتوومە میوانی، ئێوەش لەگەڵما بن. لەیلە خانم، سڵاوت لێبێ و کاتت باش. سڵاو لە خۆت بەخێربێن، سەرچاوم بۆ ماڵە خوشکی خۆت. ماڵی خوشکی خۆمە، ئێرە ماڵی خوشکی خۆمە. لەیلە خانم، لە سەرەتاوە دەمەوێت بزانم ماڵی خوشکم ئەم ناوت لەکوێوە هێنا؟ لە ڕاستیدا ئەمە بۆ خۆمان چوار خوشکین لە بەریتانیا. تا دایمە برادەرەکانمان ئەگەر ئەمە دەچینە ماڵەیەک و دام خۆزگە بە خۆتان ئەوە ماڵەیەکتان هەیە، ماڵی خوشکی خۆتان هەیە. دوای ئێمە ڕۆژێکی دانیشتین بیرمان کردەوە لەگەڵ کچەکان، مان بە شوێنێکی دانێن ببێتە ماڵی خوشکی هەموو لایەکی. ئەو نێوە بەڕاستی لەوەی لەوەوە هاتووە. بەخۆمان خوشکان نەدانیشتین باسمان کرد کە بمان هەیە شوێنێکی دانێن ببێتە ماڵی خوشکی هەموو لایەک. کەواتە ئەو فکرە و بیر و ڕایەکی هەر چوارتان هەموومانە بەڵێ. ئەمە هەموو شتێکمان بێ هەماهەنگین. ئەوەی کە دەزانم تۆ لەسەر پێیەکانی خۆت وەستاوی، ئەم بزنست کردوتەوە، چیت هەیە بۆ خانمە کوردەکان؟ دەمەوێت ڕێک لەوە دەست پێ بکەم، بێ ئەوەی پرسیاری تر بکەم جارێ. چۆن پشتیوانی دەکەی لێیان؟ چۆن ئەو ڕێگا ئاسانکاریان پیشان دەدەی کە ئافرەت لێرە لە تاراوگە بە تایبەتی؟ لە ڕاستیدا کردنەوەی بزنسێکی ئاوە بۆ ژنێکی بەتەنیا زۆر زەحمەتە، بەس ئەمن زۆر خۆشبەختم کە خوشکێکم هات لە کوردستانەوە بە خۆی دیزاینەرە. ئەمش خواردنەکانم خۆشن، تمان باشە با بێتەوە شتێکی باش بکەین. ئەو تەڕاحی ئێرەی کردو و ئێرەی دیزاین کردو و ئەمەش خواردنەکان ساز دەکەم. جا ئەمن قسەم بۆ خانمان ئەوەیە ئەگە هەر یەکێکمان بەهرێکی بچووکمان تێدا هەبێت وا جوان شەکەرەی پێ بدەین بەجێوەی کە خەفەی کەین لە ماڵەوەدا، چون بەڕاستی خانمی کورد هەر یەکە و بەهرەمەندێکی جیاوازی هەیە. یەک لە خەیاتی زۆر باشە، یەکمان لە ئاشپەزی باشین، یەکمان لە سەفرازانەوەی باشین. زۆر جوانە ئینسان بتوانێت ئەو شتانی خۆی ببینێتەوە و نیشانیاندا بە خەڵک وەکو چۆن ژنی هەموو وڵاتەکان دێنە ناو بزنسەوە باژنی کوردی شوا بێت. بەدڵنیایی. خواردنەکانتان چیە لێلە خانم؟ خواردنەکانمان زۆرتر کوردەواریە. بۆ نمونە ئەمە ئەگە تازە ئێرەمان کردبەوە هەر لە یەکەم ڕۆژەکانی ڕام ماشێنە کە دەمێکە خواردنێکی زۆر کوردی و دەمێکە خەڵک نەی خواردووە، ئەومان دروست کرد. هەموو دایان وتوا و 10 ساڵە خواردنەمان نەخواردووە. خواردنی دایکمان زیندوکردنەوەی خواردنە کولتوریەکان دەستان خۆش. نانسازیمان هەیە، نۆکاومان هەیە کە داواکارێکی زۆر لەسەرە. ئەوە نانسازیەکانمان زۆر تایبەتن. لێرە میوانەکانتان تەنها کوردن یان کلتورەکانی تر، نەتەوەکانی تر؟ نا وەڵڵا بەتەنیا کوردی نییە. میوانەکانمان فارسە، عەرەبە، هەموو قەومێکی تیا خارجی تێدایە. بەڵام ئەو ڕۆژەکان کە کردمانەوە ئەمن ئێرە جگایەکی زۆر باشە. من ئەو شتەی باسکەم کوردەکانی خۆمان بەعام بەڕاستی زۆر سەپۆرتیان کردین، پشتگیریەکی زۆر باشیان کردین. ئەوە کوردەکان هاتن سەپۆرتیمان کرد، پشتگیریمان کرد دوای خەڵکەکانی کە پێیان زانی. ئەوەی کە من سەرسامم پێی ڕاستە هەمووان دەڵێن ماڵە خوشکم ئافرەتەکان، بەڵام من دەبینم لە زاری کوڕەکان گەنجەکان ئەوانیش هەر دەڵێن ماڵە خوشکم. ئەوانی شەران باوەڕ دەکەی کە دادێنشم جۆم لە دەبێت تەلەفۆن بۆ یەکتر دەکەن ئەوە لە ماڵە خوشکمین، لە برەکفەستەکەی ماڵە خوشکمین. ئەوەندە دڵم پێی خۆشە کە کوڕەکان وا دەڵێن یان دەڵێن ماڵە دادمان یاکن دادە لەیلای شتێکی زۆر خۆشە بۆ ئێمە. لێلە خانم، دەبینم زۆربەی کاتۆ هەمیشە گوڵت بۆ دێ،
ئەوە من ئاگادارم لە ڕۆژی کردنەوە و دەستپێکی ئێرەوە ئاگادارم بەڵام ئەوە ساڵێک تێپەڕان بەردەوام هەر وەکو سەرەتا تۆ هەر گوڵت بۆ دێ ئەوە ڕاستیە زۆر جار باز دەکەم دەڵام جاری وا بۆ بەڕاستی گریانم هاتووە چمەوە بوو بە ساڵێک و چەند ماڵە خوشکم کراوەتەوە هەتا ئێستاش گوڵمان بۆ دێ بۆ نمونە خۆکان جوابی وەردەگرن گوڵمان بۆ دێنن زەواج دەکەن گوڵمان بۆ دێنن یان ئەمن دەچم بۆ کوردستان دێمەوە گوڵم بۆ دێنن ینی تا ئێستاش گوڵمان هەر بۆ دێ شتێک دیارە ئەمە زۆر خۆشبەختین ئەمە زۆر بەختەوەرین کە ئەو خەڵکە باشەمان دەگەڕێە. لەلا خانم کوردەکان لەگەڵ ئەو خواردنەی کوردستان و خانەوادی خۆیان ڕاهاتوون کاتێ دێن بۆ ئێرە هەست دەکەم ئاسوودەیەک وا هەست دەکەن کە لە ماڵی خۆیان لە پێگەیەکی کوردیە دانیشتون و زۆر ئاسوودەن ڕایان چییە بۆ خواردنەکانی تۆ هەست دەکەن ئەوە زۆر زۆر ڕاستە چون زۆر زۆر لە خۆکان دەڵن ئەو دادرێرا خواردنی دایکمان بیر دەکەوێتەوە ئەو دادرێرا ئەو خواردنەیە 10 ساڵ نەمخوادوە 20 ساڵ نەمخوادوە یا دێندات هەیە مەسەلەن کوڕەکان هەیە ڕۆنی خۆی هێناوە تێتی دادرێرا ڕۆنەکەم با لێرە بێ ڕۆنی کوردی دایکم بۆی ناردوم ڕۆنەی هەکە ڕۆنم بۆ ساسکە چ ئاسوودەیە هەر زۆر ینی ئەوەندە دڵم پێی خۆش دەبێ ئەوە نیە بڵم نابێ و ناچێت دەڵم ماڵی خۆتانە یا هێرکەی خۆیان دێنن یا شتێکی کە زۆر بەلامەوە جوانە جاریان بە شتێکمان لێ دەبڕێ لە ژوورەوە خۆکان دانیشتن دەڵم پێی زەحمەت هەستێک دەخە بچۆشتم بۆ بێن ئەوە نییە بڵێ وەکو مەتحەم بێت وەکو ماڵ هەر وەکو ماڵ من دیقەتی ئەوم داوە هەمیشە لە زاری خۆشتەوە لەیلە گیان دەڵێ مێن چاپ خۆن شت بخۆن وەرن بۆ ئاسوودەیی خۆتان ئەوە هەڵوێستێکی زۆر جوانە کە پێشوازیەکی بێ ئەندازە و ناوازە دەکەین لە یانەکان ئەوەش هەروە زۆر زۆر ڕاستە ئەوشتر جاریوە دەڵم بۆی کە کابرا معەزەب نەبێ بڵە شەرتە هەر بێم نانی خۆم بە کوردەکەی نییە بەسپارە خەرجکە ئەمە بخۆمان هەمان غەریبین لێرەوەیە هەر چەندێکی بڵین غەریبین بەسەم دەڵم کە ماڵی خوشکم هەیە جاریوە جەنابەت دڵچەنگ دەبێ یەکێکە دڵچەنگ دەبێ زۆر ئاساییە بێدانی شێخ قسە دەکەین تاکی دەخۆینەوە بەیەکەوە ئێرە بەس بزنس نییە بەڕاستی ئێرە شوێنێکە بۆ هەر هەمووانە کە کێشەیەک ئیشاڵڵە کە قەت نابێ نامرتاحیەکە یا لێرە بێکەوە باسیکەین قسەی لەسەرکەین دڵخۆشی یەکترت دەینەوە زۆر هەست بە شادیەکی جیاواز دەکەم لە نێوان خوشکەکانتدا خۆی گەورە هەموو خوشکان لە یەک نەکات لەگەڵ کامیانە لە خوشکەکانت زیاتر ڕێکی ئەمە 5 خوشکین بۆ خۆمان لە یەکتان نەکات سپاس لەگەڵ هەر هەمویان زۆر 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 ڕێکم بەس ێزانی ڕێکیەکەم چۆنە لەگەڵ لانی بە شێوەیەکە لەگەڵ جیابەندی خوشکم بە شێوەیەکە لەگەڵ فرشتەی خوشکم بە شێوەیەکە لەگەڵ خوشکەکەی کوردستانشم بە شێوەیەکە ئێستا ئەمەم بڵم لەگەڵ چێها زۆرتر ڕێکم ناتوانم چون هەمویانم بە شێوەی جیاواز لە لاگرنگە خۆشم بێن ڕێکەکەشم لەگەڵ هەمانیان جیاوازە هەر یەکیان پێگەی خۆی هەیە کامیان زیاتر هاوکارن لێرە لەگەڵتا وەکو باسم کرد ئەمن و فریشتەخانی خوشکم بەیەکەوە ئێرەمان کردوتەوە لە سەرەتاوە زۆر بە ناخۆشی و بە خۆشی و بە گریان جاریوە بۆ گریاوین جاریوە پێکەنین فریشتە لەگەڵ فریشتە هەرچەند جیابەندی خوشکم لە هەمانمان بچووکترە دەست جاریە لە کچەکان دەڵم ڕێک ڕۆڵ نەخشی دایکی هەیە بۆ هەمومان بۆ ڕاوێشکردن و هێندێکشت کە ئەمە نایبینین ئەو دەیبینێ و پێمان دەڵە لەجا بۆیە ناتوان بڵم بەس بە تەنیا فرش هەیە لانیش بە شێوەی خۆی پشتگیریمان دەکات جیابەندیش بە شێوەیە هەریەکە بەرجێ وێنایەکی جوانتان هەیە بەڕاستی من هەمیشە وتۆمە خۆی گەورە هەموو خوشکەکان لە یەک نەکات دەتوانم شتێک
بڵم بەدڵنیایی. شتێکە هەیە مەسەڵەن خەڵک لێمان دەپرسێەوە چەند خوشکین دەڵێن 4 دەڵێ دەتوانم ئەمیش ببمە خوشکی 5 دەمدان ئەوە زۆر بۆمە هاتوۆتە پێشێ کە دێنە ئێراز بۆ گەرم و بڵێ دەکەن ئەوەندە حەز دەکەم باوەشی لێ دەمدام بە توش خوشکی ئەمێستان ئەوەڵایە ئەوە پشتگیریەکی زۆرە بەجددی هەندێک جار بە یەک ڕاوێژ بە گفتوگۆیەک سەبووریەک ئارامیەک کەواتە ماڵی خوشکم ئارامیە. لەیلە خانم چیت هەیە بۆ سەردەشت؟ سەردەشت هەر جار کە ناوی سەردەشت دێت سەوزایی و جوانی و گوڵە سوورەکانی بیر دەکەوێتەوە کێوەکانی جۆستانەکانی باژار هەمووی بردێتە بەشتێکی بە خۆشەویستێکی زۆر عشقێکی زۆرم هەیە بۆ سەردەشت. نامەوێت زۆر دڵتەنگت بکەم بەڵام با لێرەدا جیاواز پێچەوانە. من بیستومە لە خوشکان دەڵێن کاتێ بە زاری خۆتان شێوە زاری خۆتان هەڵبەت من خۆم زۆر سەرسامم زۆر جوان گزارش دەکەن گفتوگۆ دەکەن کاتێک کە قەڵز دەبوویت قاپەکانت دەبردە حەسارێ. ئەوە شێندا شکرا کردم ئەو دەم منداڵ بوومیدی ئێستا ئاوا ناکەم ئێستا دەرینیانە تووڕە بخاتان بشکێن کەواتە یان بیستوتە لەو جەنجاڵیە دوورکەویتەوە یان هەڵوێستێکرد نەبێت دەک قاپەکان دەریتەوە. زۆر قاپی دایکم شکاندوون جان دەکرد گەڕەکی خۆمان پەناگایەکرێ بدەم شکاند دەم لێم داشتن ئێستاوا ناکەم ئێستا هەڵبەت لاچە زەرر بە ماڵە خوشکم بدەیت. ئێستا هەر جەرگم دێشێ قاپێکیش بشکێ دڵم نایە بەرەکەدار بێەوە ماڵە ئینشاءالله. ماڵی هەموو لایەکێ بەڕاستی ماڵە خوشکی هەموو لایەکێ ئینشاءالله هەر ئەوەدان بێ. لەیلە خانم تۆ زۆربەی کات درینکەکەت لە ڕەنگی جلەکانە. ئەو خوشکانی من زۆر شتی باز شتی باشیان پێوت. ئەو دەم سوپەرمارکێتم هەبوو هەر ڕۆژێک کە جلێکم لەبەر هێندێک درینکمان هەبوو ئەنواعی ڕەنگ بوون هەر ڕۆژەی هەر جلێکم لەبەر دەکرد درینکێک کردم ئەل لەو ڕەنگەی هەڵدەکرد خۆمدادنا. ئەو شێوەی کە ئەدات کردووە بەو جۆرە بیرەوەریەکی لەلات هەبووە یاخود هەر وەکو سادەی خۆت حەزت پێ کردووە ئەو گونجاندنی ڕەنگە چی لەلای دروست کردووە؟ ڕەنگەکان هەموو لەلای من زۆر زۆر جوانن هەر ڕەنگەی بە شێوەی خۆی پێم جوانە دا پێشم خۆشە شتەکانم جا شتێکیشێ لەسەر ئەو ڕەنگەی چەکان دەڵێن لەیلا یەک دانە ماتێکی ڕەنگێکی بکڕێت چێ دەستێک جلیشی بۆ دەکڕێ لەو خۆ شتەکان بەیەکەوە بگونجێنێ خۆت یعنی پێم جوانە هەر ئەوەندە هیچ شتێکی هیچ شتێکی لە پشتەوە نییە زۆر باشە. شادەوە شتێک نازانم هەر شخصیەتی منە. چیت هەیە بۆ من؟ جوانترین دیاری ئەوە نازانم چۆن بۆت باسکەم بەهاران زۆر ببەخشە بەهاران بابم گوڵە بنەوشەی بۆ دێناین هەموو بەهاران کە دەبوو بەهار گوڵە بنەوشەی بۆ دێناین کە دەبوو بە هاوینیش ئەو گوڵە زەردانی بۆ دێنێن ئەو گوڵە زەردانە لە چێوەکانی کوردستان دەکرێت لە باژار ونەوەی هەمیشە بۆ بۆنێکی خۆش و تایبەتی هەیە. جا بە منداڵەکانی خۆم باس کردبوو دیبایکتم بە شێوەیەکی بۆی پەیداکردم دوای دایکم ئەوەندە حەساندەیە لە کوردستان ڕا بۆی ناردین دایکم. ئەمە دیاری بیرەوەریەکی جوانە لە باوکتەوە بۆ دایکت ئەوجا بۆ کچەکان بۆ نەوەکانی یعنی ئەوە ئێستا ئەمە بۆتە بیرەوەریەکی جوان لە لای باوکت بۆ دایکیشتەوە ئێستا لە دایکیشتەوە بۆ ئێوە هاتووە. ئەمە
یعنی ئەوە بنەماڵی ئێمە یعنی ئەوە چاونەوەی دەکەم دایکم بابم خوشکەکانم ئەو دەم کە بابم دەهات دەیدا بە دایکم هەموو شتێک دێنێتەوە بەرچاو هەموو بیرەوەری خانەوادەی ئێوەیە ئیدی بۆتە دیاریەک لە دایکیشتەوە بۆ تۆ بە هەمان شێوەی باوکت جێگەی بەهەشت بێ ئینشاءڵڵا. سپاس جا بۆیە ئەمە هەندە میوانەکانی خۆمان خۆش دەوێ ئەو شتەکە تایبەت بە بنەماڵی خۆمانە هەینامانە لێرە دامانە بۆی کە میوانەکانیشم ببینین. هیوادارم هەمیشە بیرەوەریە جوانەکان لە ناختانە لە دەروونتانە لە خانەوادەتانە گوزەر بکات چکە هەڵبەت ئێوە خۆتان شایەنن. بەزاری من نا بە کۆی دەنگ و چواردەور و بیرەوەری و هزری هەمووان هەڵبەت لە تێڕامانی هەموو چواردەور و ئازیزان و خۆشەویستان بەدەر لەوەش کەسێک کە ئێوە نەژناسێ لە دوورەوە گزارشتێکی هەر بۆتان هەیە. ئومێد دەکەم تەندروست بن هەمیشە بیرەوەرەکانتان گوڵ بێت. سپاس گەورەی خۆتانە و دەوروبەریش بەڕاستی لوتفیان هەیە کە ئاوا بە جوانی ئێمە دەبینن. دیارە ئەمە زۆر بەختەوەرین کە جەماعەتمان لە دەورەیە. سپاس. لەلە خانم من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتا. پێم خۆش بوو کە ئەو کەسانەی لە دوورەوە دەیانەوێت ماڵە خوشکم بناسن لێرەوە بیناسن. پێشەوەی دوا پرسیار بکەم ئومێدی پڕبەرەکەتی و ئاسوودەیی و خۆشحاڵی بۆ و خانەوادەیە و ئەو کەسانەی کە دەیانەوێت ساتێکی ئارام لە ماڵی خوشکم بەسەر برن ئەوانەی کە لە خوشکانیان دوورن لە خانەوادیانیان دوورن بێن لێرە ساتێکی ئارام لە ماڵی خوشکم. دوا پرسیارم هەیە ببەخشە ئەگەر بێتاقەت بیت. بەعەکسەوە زۆر خۆشحاڵ بوو ئەمنت بردەوە سەردەشت دایکم بابم بۆ زەردەکەمان هەموو شتێک زۆر خۆش بوو. دووسە ئینسان دڵتەنگ دەبێ بەس شتێکی جوانیش ببینێنەوە. زۆر باشە. چیت هەیە بۆمە؟ ئەوە دیبا ڕەفیقی خۆشی و ناخۆشیمە هەرچەند وابزانم بۆ خۆشە کچت هەیە لێی دووری هەرچەندەوەی من زۆر دوور نییە لە لەندەنە بەڵام هەر لێم دوورە ساعتێکیش لە دوور بێ هەر دوورە بە قوربان هاوڕێمە هەموو کەسمە ژیانمە هەمم پێوە دەخوا. کچێکی ڕۆشنبیرە بەڕاستی مۆدێرن ئارتیست و فاشیۆن و سەرکەوتنی بۆ دەخوازم بەڕاستی. من هەڵبەت دەزانم لە ئازار منیش لە کچەکەم دوورم قوربانی تۆ بم دەزانم لە دڵی دایک بەڵام دیبا چیتری لە ژیانی تۆیە هەیە بوونی؟ دیبا زۆر جاری وا هەیە بە هەفتە قسە ناکەین باشە بەس ئەگەر لە یەک شوێنی بزانێ ئەمن یەک کێشەم هەیە یەک گرفتم هەیە لە پێش هەموو کەس لەوێ حازرە بۆ من ڕۆژی 100 جار دڵنیام دەکاتەوە دایە گەران نەبی ئەمن هەم ئەو جگایە تاو جگایان بتوانم ئەمن هەم ناڕەحەت نەبی بەس پێ بکەنە هەبە بۆمە دیبا ژیانی بنە هەرچەند کوڕەکانی چاوی دیباگیان ماچەکەم خۆشەویستیم بۆی هەیە کە دایکێکی وەها پاڵەوان قارەمان خانەدان خانومان نەجیب زادە ئەسڵ زادە کورد زادە. خۆشەویستانم تا چیرۆکێکی تر و میوانداریەکی تر چاوی ئێوە ماچەکەم. BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوێیە جیاواز لە هەر ئەجەندایەک خزمەت بە کورد و کوردستان دەکەین. کەناڵی BK4